خوشک و برایانی خۆشەویست بە گەرمی بە خێراتنتان دەکەم سوپاسی بەشداریتان لەو سیمینارەدا دەکەم کە بوونتان بە مانای تەئیدی ئەو خەباتە و پشتیوانی لەو حرەکەت و خەباتەیە کە 71 ساڵە حزبی دموکراتی کوردستانی ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان درێژەی دەدا. سوپاسی یەکێتیەکانی ژنان لاوان و خوێندکارانی دموکراتی کوردستانی ئێران دەکەم کە ئەرک و زەحمەتی پێکێنانی ئەو سیمینارەیان وەستۆ گرت. سڵاو دەنێرم بۆ گیانی پاچی ئەو هاوڕێ و هاوسەنگەرانەمان کە لە حرەکەتی هەستانەوە و بەرینترکردنی خەبات لە ڕۆژهەڵاتی کوردستان گیانی خۆیان لەدەستدا و لە ڕێو ڕەسمی ئەو ساڵی 25 گەلاوێژ ساڵڕۆژی دامەزرانی حیزبەکەمان جێگایان لە نێوانماندا بەتاڵە، ڕۆحیان شاد بێت. باس لە زەرورەتی دامەزرانی حیزبی دموکراتی کوردستان و خەباتی 71 ساڵەی و سیاسەت و فیداکاریەکانی لە چەند چرکەیەکدا باسکردنی وەکو باس لە قەترێک بکەی لە پەیوەندی لەگەڵ دەریایەک و لە پەڕەکایەک لە بەرامبەر کۆیەک. بەو حاڵەش هەوڵ دەدەم بە کورتیش بێ سیمایەک لەو حیزبە و لەو خەباتە بخەمە بەر چاوی ئێوە خۆشەویستان. زەرورەتی دامەزرانی حیزبی دموکرات چ بوو؟ ئێمە ئەوەندەی لە نێو لاپەڕەکانی مێژوودا گەڕاوین دەبینین پێش دامەزرانی حیزبی دموکراتی کوردستانیش خەباتی کورد لە هەموو پارچەکانی کوردستان هەبووە، بەڵام شکر و شێوەی ئەوڕۆیان نەبووە. خەباتێک بۆ کە ڕێبەرێک ڕێبەرایەتی کردووە و جەمعێک پشتیوانیان لێ کردووە، فیداکاریشیان کردووە، بەڵام کە لە سەرەکە دراوە لە شەکە کەوتووە و خەباتەکە نستووە. ئەو تەجروبەیە و لە ئێرانیش بە لەبەر چاوگرتنی سیاسەتی یەک زەوی و یەک دەوڵەت و یەک خەڵک لەلایەن دەسەڵاتدارانەوە نە حاکمیەتەکان دانیان بە مافی کورد داهێناوە و نە هیچ حیزبێکی چەپ یان ناسیۆنالیزمی ئێرانی وێراویانە یا لە باوەڕی خۆیاندا جێیان کردوێتەوە کە لە ئێراندا نەتەوەی کورد هەیە، ئەو نەتەوەیە دەبێ مافی خۆی هەبێ و لە ژیانی خۆیدا سەربەست و دەست ئاواڵە بێت. ئەو تەجروبانە هەموو کوردیان هێنا سەر ئەو باوەڕە لە ڕۆژهەڵاتی کوردستان کە دەبێ خەباتی کورد بەردەوام بێ، بەڵام شێوەیەکی ڕێکخراوەیی پێ بدرێ، بەڵام لە ڕێبەری تەک کەسیرە بەرەو ڕێبەری جەمعی بڕوە. تا ئێرە ئەو مەبەستە بە دامەزرانی کۆمەڵەی ژێکاف لە ساڵی 1321 هەتاویدا هاتەدی، بەڵام بەرنامەکانی یا بڵێین بەرنامەی سیاسی کۆمەڵەی ژێکاف ئەوەندە ڕوون یا ئەوەندە پێشکەوتوانە نەبوو کە وەڵامدەری سەردەم بێ. بۆیە هەم دامەزرێنەرانی کۆمەڵی ژێکاف و هەم شخصی قازی محەممەد کە ئەندامەتی کۆمەڵی ژێکافی قبول کردبوو هاتنە سەر ئەو بڕوایە کە بێجگە لە ڕێبەری جەمعی، بێجگە لە کاری ڕێکخراوەیی و ڕێکخستن، دەبێ بەرنامەی ڕوونی سیاسیش پێشکەوتوانە بێ، نەک وەک کۆمەڵەی ژێکاف کە زۆر لەژێر تەئسیری ئاین و دەستوراتی ئاینی بووە، لەژێر تەئسیری دموکراسی، ئازادی و خەڵک تەوەری بێ. ئەوە بوو کە 3 ساڵ
دوای دامەزرانی کۆمەڵی ژێکاف حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە ساڵی 1324 هەتاوی دامەزرا. هێندێک کەس دەڵێن حیزبی دموکرات کۆمەڵی ژێکافی منحەل کرد. لە حاڵەتێکدا حیزبی دموکراتی کوردستان لەسەر بناغەی تەشکیلاتی کۆمەڵی ژێکاف دامەزرا. ڕێبەرێکەی هەمان ڕێبەری بوو کە ڕێبەری کۆمەڵی ژێکاف بوو. ئەندامەکانی هەر ئەو ئەندامانە بوو. ڕێخستنەکانی هەر ئەو ڕێخستنەی کۆمەڵی ژێکاف بوون، بەڵام ئەوجار بە بەرنامەیەکی دیکە. تەنانەت ڕۆژی دامەزرانی حیزبی دموکراتی کوردستانیش 25 گەلاوێژە، هەمان ڕۆژی 25 گەلاوێژی ساڵی 1321 کە بۆ ئەوەی کە ڕۆژی 25 گەلاوێژ دەواقعدا ڕۆژی دامەزرانی ئەو ڕێکخراوەیەش بێ کە حیزبی دموکرات لەسەر بناغی تەشکیلاتەکەی دامەزر. ئەگەر ئەو بناغە تەشکیلاتێ نەبا ڕەنگە زەحمەت بوو حیزبی دموکرات بیتوانی باە پاش نزیک بە 6 مانگ کیانێکی کوردی لە ژێر ناوی کۆماری کوردستاندا لە کوردستانی ڕۆژهەڵات دامەزرێنێ. لە شەڕایط و هەل و مەرجی ئەو کات لە باری سیاسی و ناوچەوەیە کەلک وەربگرێ. کۆماری کوردستان دەستکەوتێکی مێژوویی حیزبی دموکراتی کوردستانە کە لە ژیانی کووردا دەسەڵاتێکی دموکراتیک، دەسەڵاتێکی نەتەوەیی لە وڵاتێکدا کە خۆی دەسەڵاتی پادشایەتیە لە شکلی کۆماریدا دابمەزرێ. ڕەنگە نە حیزبێکی وەک حیزبی دموکرات، نە دەسەڵاتێکی کوردی، نەک کوردی غەیرە کوردی لە ناوچەدا ئەو دەمی بەو شکل و بەو شێوەیە بوونی هەبوو بێ. کۆماری کوردستان تەمەنی زۆر نەبوو بەداخەوە، کورد 11 مان، بەڵام لەو 11 مانگەدا چەندین 11 مەوردی دەستکەوتی هەبوو کە هەمویان ئەمڕۆ لە مێژوودا ئاماژەیان پێ دەکەین و هێندێکیان شانازی پێوە دەکەین. ئەوەی ئەمڕۆ شانازی پێوە دەکەین وەک پارێزەری نیشتیمان و نەتەوە پێشمەرگە لەوێ ڕاهات. ئەو ئاڵایەی ئەوڕۆ لەسەر هەموو شوێنەکانی کوردستانی ئازاد دەشەکێتەوە لەوێ ڕاهات. هەموو ئەوانە یادگارێکن لە کۆمار و یادگاری کۆماریش خۆی دەستکەوتێک بوو لە حیزبی دموکراتی کوردستان. کۆمار بە پیلانی زلهێزەکان لە ناوچوو، بەڵام کە کۆمار نەما حیزبی دموکرات هەرما وە خەباتی خۆی درێژەدا. بۆ ئەوەی مقایسەیەک بکەین لە بینی دوو ڕێکخراوی سیاسی وەکو حیزبی دموکراتی کوردستان و فێرقەی دموکراتی ئازەربایجان کە ئەو کۆماری کوردستانی دامەزراند، ئەویش حکوومەتی میلی ئازەربایجانی دامەزراند. بەڵام حکوومەتی میلی ئازەربایجان لە 21 سەرماوەز و کۆماری کوردستان لە 26 سەرماوەز ڕووخێندران، جوانە مەرگ کران. دوای ئەوانە فێرقەی دموکراتی ئازەربایجان دوای حکوومەتی میلی ئازەربایجان ئاش بەتاڵێکی تەواوی تەشکیلاتی و سیاسی کرد، لەگەڵەوەی کە ڕێبەرانیان ڕۆیشتن و لە شوڕەوی ئەو کات دەرەتانی دەستڕاگەیشتن بە ڕادیۆ و ڕۆژنامەشیان پێدان، بەڵام ئاسەوارێکیان نەما. کۆماری کوردستان کە ڕووخا حیزبی دموکرات دوای ئەو کۆمارەی لەگەڵ ئەوەی کە دامەزرێنەرەکەی بەشێک لە ئەندامانی ڕێبەرەکەی ئێعدام کران، بەشی هەرە زۆری نزیک بە هەمووی ئەندامانی ڕێبەرایەتەکەی دەستگیر کران و زیندانی کران. بەڵام سەرڕای ئەوەی کە پاشەکشەیەکی ڕێک و پێچیش لە گۆڕێدا نەبوو، بەڵام ئاش بەتاڵێکیش لە گۆڕێدا نەبوو، درێژەی خەبات و خۆراگری لەلایەن ئەندامانی ئەو حیزبەوە لە غیابی دامەزرێنەریدا کە شەهید بوو، لە غیابی ڕێبەرەکانیاندا کە لە زینداندا بوون یا لە ئاوارەییدا بوون، حرەکەتی خۆیان و خەباتی خۆیان درێژەدا. چەند نمود و نمادی ئەوەی کە ئێمە دەڵێن حیزبی دموکرات
حرەکەتی خۆی و خەباتی خۆی درێژەدا. دەزانین لە ساڵی 1326 هەتاوی پێشەوە لە داردرا لەگەڵ ڕەفیقەکان، بەڵام 5 ساڵ دوایوی لە دەیەی سیدا دەبینین کە حرەکەت و جوڵانەوەکە نمودێک پەیدا دەکات کە بۆ هەموو لایەک دیارە. یەکەم کۆنفرانس لە سەرەتای دەیەی سیدا دەگیرێ لە دەوروبەری شاری مەهاباد لەلایەن ئەو ئەندامانەی کە لەژێر ڕێبەرەوە بوو و خەباتیان جوڵاندەوە. کاری ڕێکخستن دەستی پێکردەوە. بزوتنەوەی جووتیاران لە موکریان کە لە مێژوشدا ناوی هەیە و نێوەرۆکەکەی باسکراوە سەری هەڵدا. لە مەهاباد لە باغی مکایل یەکەم تەزاوڕاتی دوای کۆمار بەڕێوە چوو بە ئاشکرا و لەوێدا یەکەم شەهیدی حرەکەتی دوای کۆمار حەسەنی ڕەمەزانی پێشکەشی بارەگای درێژەی ئەو خەباتەی کرا. بێجگەلەوانە هەر لە دەیەی سیدا کاندیدای مەوردی پشتیوانی حیزبی دیموکرات بۆ نوێنەرایەتی مەجلیس دەنگی تەواوی لە شاری مەهاباد هێنا بە جوورێک کە کاندیدای ڕەقیبی کە لەلایەن دەسەڵاتی پەهلەوێەوە دەست نیشان کرابوو ئیمام جومعەی تارانێ بوو. بەڵام ئەگەر لە شاریدا لە بەرامبەر چەندین هەزار دەنگی کاندیدای مەوردی حیمایەتی حیزبی دیموکراتدا ئیمام جومعەی تاران وەک کاندیدای مەوردی پشتیوانی حکوومەت 20 دەنگی زیاتر نەهێنا، بەڵام لە دەوروبەرەکەیدا بە نفوزی ژاندەرمەری توانیان سندوقی دەنگ وا پڕ بکەن کە سەرنجام نوێنەری حکوومەت بڕوا بۆ مەجلیس بە ناوی مەهاباد ئیمام جومعەی تاران. ئەوانە هەموو لە دەیەی سیدا بوون. لە دەیەی چلدا تازە هەر لە دەیەی سیدا یەکەم کۆنفرانسی دوای کۆماری گیرە کە ڕێبەری حرەکەتەکە و جوڵانەوەکان بکە. لە دەیەی چلدا کۆنگرەی دووەمی حیزب گیرە، کۆنفرانسی دووەمی حیزب گیرە، خەباتی ساڵەکانی 46 و 47 بە چەکداری وەڕێکرا. بەیاننامە لەسەر هەر مەوردێک کە لە ئێران و لە کوردستاندا مەوردی هەبا دەردەچوو. لە دەیەی پەنجادا کۆنفرانسی سێ کۆنگرەی سێ گیرا و لەو کۆنگرەی سێدا جارێکی دیکە ئەو حرەکەتەی کە بۆ درێژەی خەبات پێکات بوو گیانێکی تازەتر، بەرنامەیەکی سیاسی تر و متەرەقیانەتر، ڕێکخستنەوەیە و لێکۆکردنەوەی ئەندامەکانی زیاتر و بەرینتر لەوێ ڕاشکلی گرتەوە و حرەکەتەکە ئیدامەی هەبوو تا لە ئێرانی ئینقلاب کرد. کورد لەو ئینقلابەدا بەشدار بوو، چاوەڕوانیشی هەبوو کە بە دوای ئینقلابدا بەشێک لە ئاواتەکانی بێتەدی بەداخەوە نەهات و دەستی بەسەرداگیرا لەلایەن هێندێک لەو ئاخوندانەوە کە ئەوڕۆ دەسەڵاتی ئێران دەکەن. ئەو کات کە لە ئێران ڕێفراندۆمێک بەڕێوە دەچوو بۆ ئەوەی زەمینە سازی هاتنە سەرکاری ڕژیمی جەمهوری ئیسلامی بێ، حیزبی دموکراتی کوردستانی ئێران لەو ڕێفراندۆمەدا بەشداری نەکرد، تەحریمی کرد. کەوتە بەرلۆمە لە هەموو لایەنی ئەحزابی چەپ و ڕاست و ناسیۆنالیستەوە کە دەسەڵاتێکی تازە هاتووە، ڕژیمی شاڕوخاوە حیزبی دموکرات ڕێفراندۆمەکە تەحریم دەکرد. حیزبی دموکرات بۆ تەحریمی کرد و بۆ کەوتە بەرلۆمەی هەموو لایەک. لەبەروەی ڕێفراندۆمەکە نادیموکراتیک بوو لە بینی ڕژیمی شا و جەمهوری ئیسلامی. تەنانەت جەمهوری ئیسلامی نە کەلیمەیەک زیاد نەکەم. خەڵک و حیزبی دموکرات و کورد ڕژیمی شایان ناسی بوو، خەباتیان لە دژی کرد بوو ڕووخا بوو. جەمهوری ئیسلامیش معلوم نەبوو نێوەرۆکەکەی چییە، بەڵام حیزبی دموکرات بێوەی دەگەڵی ژیابێ بێوەی بزانێ نێوەرۆکەی چۆ یەک شتی دەزانی، دەیزانی ڕێژیمێکی کە ئیدئۆلۆژیک بێ، ئەویش لە نەوعی دواکەوتۆکەی بێ، نە باوەڕی بە دموکراسی دەبێ کە دروشمی حیزبی دموکراتە، نە باوەڕی بە بەرابەری ژن و پیا و لە خێزان و لە کۆمەڵدا دەبێ کە سیاسەتی حیزبی دموکراتە، نە باوەڕی بە مافی نەتەوەکان دەبێ دەڵێ هەمومان براین و هەمومان موسڵمانی. بۆیە حیزبی دموکرات بەو لێکدانەوەی کە لە جەمهوری ئیسلامی هەیبوو و لە ڕێفراندۆمەکەدا بەشداری نەکرد. دوایی کە ئەو ڕژیمە هات، نێوەرۆکەکەی بۆ خەڵک دەرکەوت و ناسیان چییە و لەو چەند ساڵەدا هەموو ئەوانە
من لە حزور ئێوە دێڵێم کە ئەو وەختی لۆمەی حیزبی دیموکراتیان دەکرد بۆ ئەو ڕێفراندۆمەی تەحریم کرد ئێستێ دەڵێن هەڵوێستێکی مێژویی بوو کە حیزبی دیموکرات ئەوانەی ئەوڕۆ لە دژی خەبات دەکەن ئەو لە ڕۆژی ئەوەڵەوە لەگەڵ هاتنە سەرکارەکەی مخالفەتی کردووە کە هاتیشە سەرکار تا ئەوڕۆ لە دژی خەبات دەکات حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە درێژەی ئەو خەباتەیدا سیاسەتەکانی ئەگەر بە کورتی و بە شێوەیەکی گشتی ئەرزوو بکەم دەگەڵی ئاشنابی سیاسەتەکانی حیزبی دیموکراتی کوردستان لە بەرنامە سیاسیەکەی وەردر لە دروشمە ئەساسیەکەیەوە سەرچاوە دەگرن دروشمەکان و سیاسەتەکەی چییە بەرنامە سیاسیەکەی وەدی هاتنی مافی نەتەوەی کووردە لە کوردستانی ڕۆژهەڵات لە چوارچێوەی ئێرانێکی دموکراتیکی فیدراڵدا بۆ دموکراتیک بۆ فیدراڵ دموکراتیک بۆ ئەوەی کە باوەڕی حیزبی دموکرات ئەوەیە لە وڵاتێکدا کە دموکراسی دابین نەبێ جێگیر نەبێ مافی نەتەوایەتی ناتوانێ وەدی بێ و ئەگەر ئێعترافیشی پێ بکرێ هەر ڕۆژێک دەسەڵاتەکە بەهێز بێ ئەو مافەی وەردەگرێتەوە یا لە شکل و نێوەرۆکی خۆی بەتاڵی دەکات وەک ئەوەی کە لە باشوور لە زمانی سەدام حوسێندا ئێعترافی پێکرا بوو بەڵام لە نێوەرۆکەکەی بەتاڵ کرابوو بۆ فیدراڵ چونکە ئێران یەک نەتەوە نییە دووژ نێ سێژ نێ شەش نەتەوەیە بۆ ئەوەی کە هەمویان خاوەنی مافی خۆیان بن دەبێ وڵاتەکە بە شێوەیەکی فیدراڵی ئیدارە بکرێت بێجگە لەوانە حیزبی دیموکرات ئامانجێکی دوا ڕۆژی هەیە سۆسیالیزمی دموکراتی بۆ هەم بۆ گرنگیدان بە ژیان و گوزەرانی خەڵک هەم بۆ دابینکردنی ئازادی بۆ خەڵک زۆر جار دەکوترێ بە چ مەبەستێک مەبەستێک ئەوە کە زۆر دەکوترێ حیزبی دیموکرات بە دیاریکردنی ئەو ئامانجە ویستی خەتی سیاسی خۆی لە خەتی حیزبی تودا جدا کاتەوە ئەوە ڕاستە بەڵام گرنگترینیان ئەوە بوو کە حیزبی دیموکرات دەڵێ من کە حیزبێکی دموکراتم بۆ دموکراسی خەبات دەکەم ناکرێ ئامانجی دوا ڕۆژم شتێک بێ کە جوورێک لە دیکتاتۆری بێ جا با دیکتاتۆری پرۆلتاریاژ بێ بۆیە ئێستێش ئەوە وەک ئامانجی دوا ڕۆژی حیزبی ئێمە ماوە ئێمە دروشمی ڕوخانی ڕژیممان هەڵگرتووە لە ڕۆژی ئەووەڵەوە ئەرزم کردن لەگەڵ هاتنە سەرکاری نەبووین کە هات لە دژی خەباتمان کردووە لە بەتایبەت زیاتر لە 15 ساڵیشی هەر لە هاترین شکلی خۆیدا خەباتی چەکداریمان لە دژی کردووە 20 ساڵیشە لە شێوەی جۆرا خەباتی لە دژی دەکەین بەڵام ئێمە کە دەڵێن ئەو ڕژیمە دەببوروخێ مانای ئەوەی نیە حیزبی دیموکرات یا تەنانەت کورد لە ئێران بەتەنێ دەتوانن ئەو ڕژیمەی بڕوخێنن بەڵام مادام ئێمە دموکراسیمان دەوێ مافی نەتەوایەتیمان دەوێ و ئەو ڕژیمە مانعی ئەسلێ لەسەر ڕێگامان دروشمی ڕوخانیمان هەڵگرتۆ کە بە هاوکاری هەموو گەلانی ئێرانێ ئەو ڕژیمە نەمێنێ سیاسەتی ئێمە بەرامبەر بە کوردی پارچەکانی دیکە ئێمە کوردستان بە یەک خاک دەزانین نەتەوەی کورد بە یەک نەتەوە بەڵام خاکمان دابەش کراوە خەڵکەکەمان لێ کەڵبڕاوە و ئەگەر ڕۆژێک کورد بیەوێ ئەو خاکەوە سەر یەک خاتەوە ئەو خەڵکە لەگەڵ یەک خاتەوە ئەو وەختە هیچ جیاوازی خوازی نییە یەکگرتنەوەیە بەڵام ئەوەش دەزانین لەگەڵ هەندێک واقعیەتی مێژویی و لەگەڵ ئەرزی واقع کە سیاسەت دەکەین ئەو وەزعە هەیە بۆیە ئێمە پشتیوانی لە مافی کورد لە هەموو پارچەکان دەکەین پەیوەندیمان پێمان وایە دەگەڵ هەموو هێزەکان تا ئەو جێی ئەوان بیانەوێ دەبێت دۆستانە و سالم بێ یەک شتیش دەزان کە کورد لە هەر پارچەیەک بۆ خەباتی خۆی دەبێت پشتیوانێکی لە دەرەوەی سنوورەکانی خۆی هەبێ و ئەوە لە نەزەر ئێمەوە ڕەوایە کوردی باشوور دەگەڵ ئێران کوردی ئێران دەگەڵ پارچەیەکی دیکە کوردی تورکیە دەگەڵ ئەو پارچەی بەڵام بۆ ئەوە سێ مەرج پێویستە یەکەمیان هەر حیزبێک لەگەڵ هەر وڵاتێک پەیوەندی دەبێ کە کوتم ڕەوایە بە مەرجێک ئەوەندە نەچێتە پێش کە ڕێگای گەڕانەوەی نەبێ دووەم
بە زەرەری کوردی ئەو پارچەیە هیچ پەیوەندێک و هیچ تەوافقێک لەگەڵ ئەو دەسەڵاتە نەکا. سێیوم ئەگەر دەوڵەتەکان بە ئاشکرا وەک دەبینین لە تورکیە پێشتر وەزیری خارجەکان کۆ دەبوونەوە، ئێستا وەزیری خارجەی ئێرانێ لە تورکیەیە هاوکارێ دەکەن بۆ لێدانی کورد، هێزەکانی کوردیش ئەقەلەن بەنهێنی و لە بنەوە لەگەڵ یەک بن. سیاسەتی ئێمە ئەوەیە پشتیوانی لە کوردی هەر پارچەیەکی دەکەین، لە هەر حیزبێکی کوردی دەکەین بۆ داوخوازەکانی بەبێ دەستێوەردان لە کاروباری یەکتر. ئەگەر نەقدێکیشمان هەبێ لە هێزێکی کوردی پێمان خۆشە لە بەرەو ڕووبوونەوە دەگەڵیدا وا نەکەین بەزە قازانجی دوژمنەکەی تەواو بێ، بەڵام لە بنەماڵەی خۆماندا سەرکۆنە و سەرزەنشی بکەین و ڕەخنەکانمانی پێواری بکەین. موقعیەتی ئەلعانی حزب موقعیەتێکی باش لەباری نێونەتەوەیەوە ئەندامی ئەنتەرناسیۆنالی سۆسیالیستە، ئەندامی ڕێکخراوی UNPOیە و ئەندامی ڕێکخراوی ژنێڤاکاڵە. لەو بارەوە حیزبێکی ناسراوە لە ڕادەی نێونەتەوەییدا و حیزبێکە بە حیزبێک ناسراوە کە دژی تۆرۆریزمە، دژی تەقانەوەیە، دژی ئینسان ڕەفاندنە، ئەهلی ئاشتی و پێکەوە ژیانە و لە عینی حاڵدا حیزبێکە کە سیاسەتی سربەخۆیی سیاسی و بڕیاردانی خۆی بە هەموو وجودێەوە دەپارێزێ و لە هەر بڕگەیەکی خەباتی خۆشیدا ئامادە بووە نرخی پاراستنی ئەو سربەخۆیە بدا و ئێستێش هەردەیدا و ئامادەین لە داهاتوشدا ئەو نرخە بدەین، بەڵام سربەخۆیی سیاسی و بڕیاردانی خۆمان بە هەموو تواناوە بپارێزین. ئێمە هەروەک لە دروشمەکانمان ڕاهاتووە خوازیاری دموکراسی، خوازیاری دابینبوونی مافی نەتەوایەتین، خوازیاری ژیانێکی شایانی ئینسان بۆ ڕۆڵەکانی کورد لە هەر وڵاتێکین، خوازیاری بەرابەری ژن و پیا و لە خێزان و لە کۆمەڵداین. ئەو سیاسەتانە بەڕێوە دەبین و هەمووشیان لە بەرنامەی سیاسەتی حیزبی ئێمەدا ڕەنجیان داوەتەوە. وەک ئەرزم کردن ئێستاش ئێمە حرەکەتێکمان دەست پێ کردووە بە مەبەستی بەرینترکردنەوەی خەبات، جددیترکردنەوەی خەبات لە دژی جەمهوری ئیسلامی. بەڵام وەک ئەرزم کردن 71 ساڵ خەبات، 71 ساڵ سیاسەتکردن لە چەند چرکەیەکدا زۆر زەحمەتە. هیوادارم هەروە شیمایەکم لە حیزبی دموکرات و لە سیاسەت و فعالیەتەکانی بۆ ئێوە خۆشەویستان بەیان کرد بێ. سوپاستان دەکەم.